بەداخەوە لە ماوەی ڕابردوودا ئەو ڕووداوانەی بەسەر ڕۆژئاوای کوردستانە هادا خۆت بەسەر سووریا بە شێوەیەکی گشتی هات تا ئەمڕۆ زۆر ڕووداوەکان لە ناکاو و بەپەلا بەردەوامەتی هەیە لە ئەکاندا ئەبینین واقعەکی تاڵ مێژوویەکی ناخۆش خۆی دووبارە ئەکاتەوە چ لە ئاستی دەوڵەتدا چ لە ڕائستی ئەو مێژووەی کە ساڵانێکی ڕابردوو ڕۆژئاوای کوردستان وەکو ناوچەیەکی سەربەخۆ کاریان کردووە بۆ بەدەستهێنانی ناوچەیەکی ئارام و بوونی دەستور و بوونی یاسا و بوونی خۆ بەڕێوەبەرایەتیکردن لەو ناوچەیە. ئێستا هەموو ئەو واقعانەی کە بوونی هەیە لە مەترسیەکی زۆرایە. لە ڕاستیە ئەمە بە بڕوای من نەک پلانێکی سیاسی نێودەوڵەتیە کە ئەمە لە خۆڕسکەوە نییە کە ئەم واقعە یەک بە دوای یەکانە خۆی دووبارە کاتەوە. ئەوەی گرنگە لێرە بەڕاستی لە چەند مەودایەکەوە ئێمە ئەتوانین کار لەسەر ئەم دەرەنجامە بکەین. یەکێکیان پەیوەندی بە ئەو ئاوارانەیە ئەو لە قۆماوانەوە هەیە کە لە ڕۆژئاوای سووریا بوونی هەیە کە لێرەیە خەڵکی کوردستان و بە تایبەتتریش ئەتوانم بڵێم دەسەڵاتی حکومڕانی لە باشووری کوردستانە ئەتوانێت بەپیر ئەو داواکاریانەوە بێت کە پێویستی مرۆڤە لە سەرەتایی ترین شتێوە تاکو گەورەترینی پێویستی بە کۆمەکۆکردنەوە هەیە. ئەم کۆمەکۆکردنەوەیە وای لێ هاتووە بەداخەوە لە واقعی ئێستاە بەهۆی داخستنی سنووری سملکاوە ناتوانرێت ئەگەر کۆمەکیش کۆ بکرێتەوە بگەێنرێتە ئەوێ بەهۆی داخستنی سنوورێکەوە کە ئێمە ئەبەستێتەوە بەوانەوە. بۆیە ئەمە ئەرکێکی و بەرپرسیارەتی تری حکوومەتی هەرێمی کوردستان یاخود دەسەڵاتی سیاسی لە باشووری کوردستان بە تایبەتتر لەو سنوورە ئەگرێتە خۆ کە ئەو سنوورە بکرێتەوە چونکە پشتیوانیکردنی ئێمەی کورد لەم قۆناغەیە هەنگاوێکی تری کارکردنمانە کە کۆدەنگی و یەکگرتووی و یەک هەڵوێستی هەبێ لە ئاستی مەزەلەی کووردە چ لە ناو خۆیانە وەکو پێکاتەی کورد لە ئاستی چوارپارچی کوردستانە چ وەکو بوونی سیاسەتێکی استراتیژی کە چۆن ڕوبەڕووی واقعی ئێستا ئەبنەوە لە ئاستی ئەو پلانە نێودەوڵەتیەی کە لە سەرەتاوە ئاماژەم پێکردبوونی هەیە. ئەمانە هەمووی گرنگێتووی قۆناغی ئەمڕۆن. بۆیە هەر مەسەلەی داخستنی سنووری سیملکای یەکێکە لە گرفتەکان کە ئێستا ئەگەر چی خواستێکی مرۆیی و نەتەوەیی هەیە لە لای خەڵکی باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی، بەڵام ئەوەی کە ئەتوانێت بیکە کۆکردنەوەی پارەیە، کۆکردنەوەی داراییە کە لە ڕابردووە کۆکردنەوەی کۆمەک هیوا هەبوو. ئێستش کە زروفەکانی ئێستا لە بارودۆخی باشووری کوردستانەوە با بڵێن بەڕاستی قەیرانێکی ئابووری هەیە، خەڵکەکە ئامادەیە لە ماڵەکەی خۆیان شت بەرێتە دەرەوە بۆ ئەوەی و پێداویستیانە بگەێنێتە ڕۆژئاوای کوردستان، بەڵام بەهۆی داخستنی سنووری سیملکاوە جارێکی کە ئەوە کورد بۆ خۆی جارێکی کە چ پلانی نێودەوڵەتی هەیە بۆ سەرکوتکردنی مێژووی کورد، بۆ دەستکەوتەکانی گەلی کورد، بۆ سڕینەوەی قەواری سیاسی کوردی وەلامان کاتشا خۆمان یارمەتیدەری خۆمان نین بۆ ئەوی بتوانین با بڵین وەکو گەلێکی یەکگرت و هەڵوێستێکی یەکگرتومان هەبێت کە ئەمەش مەترسی و گرفتێکی گەورەیە کە پێویستە دەسەڵاتدارانی سیاسی کورد بەڕاستی بە عەقڵێکی دەوڵەتداری، بە عەقڵێکی نیشتیمانی، بە عەقڵێکی استراتیژی بیر بکەنەوە لە قۆناغی داهاتووی گەلەکەمان نەک بە پێشوانەکەیەوە کە عەقڵێکی تەسکی حیزبایەتی بێت یا عەقڵێکی بەرژەوەندی خوازی لایەنێکی دیاریکراوە بێ و ڕەزامەندی لایەنێکی حیزبی بێ بۆ وڵاتانی دراوسێ. هێزی سەربازی ژنان بێ یا بە شێوەیەکی گشتی بێ لە ڕابردووە بەڕاستی بە تایبەتی لە ڕۆژئاوای کوردستانەوە لە ناوچەکانی تری کوردستانە خۆی سەپاندووە، خۆی سلماندووە کە هێزێکە هەیە بۆ پاراستنی نیشتیمانەکەی، بۆ پاراستنی دەستکەوتەکانی گەلەکەی، بۆ پاراستنی خەڵکی ناوچەکە بە پێ جیاوازی. ئەمە واقعەکە خۆی سلماندووە لە ئەستی دنیاشە ئەم ڕاستی ئەزانرێت. بەڵام زۆر گرنگە لێرە ئەگەر هێزی سەربازی بێ، هەزی مەدەنی بێ، ئەگەر لایەنی حیزبی بێ یا خەڵکی ناوچە جۆر بە جۆرەکان بێ لە ئاستی گەلی کوردستانە من قساکەم زۆر گرنگە بتوانن دیدێکی و پلانێکی و استراتیژێکی گشتگیر و فرەلایەنە و سیاسی بۆ شارەنووسی گەلی کورد بیری لێ بکەنەوە یا هەنگاوی بۆ بنێن یا بزانن کە کاتێ لەسەر مێزی گفتوگۆ ئەگەر دەرفەتی ئەویان پێ بدرێ وەکو لایەنێکی مێژووی وەکو لایەنێکی سیاسی دەرفەتی ئەویان بدرێتێ بەشێک لە ڕاکانیان بوونی هەبێ یا بچن ناو مێزی گفتوگۆکردن بەڕاستی یەکگرتووی کورد لەویا
وەک نەتەوە وەک لایەنێکی سیاسی زۆر کاریگەری خۆی ئەبێ و لە هەمووی کاریگەرتر و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بزانن چیان ئەوێ پێکەوە بۆ داهاتووی چارەنووسی گەلی کوردستان. ئەمە شەر تازە نییە دەوڵەتی بڵێن دەسەڵاتی ئۆردوغان بە شێوەیەکی گشتی و سیاسەتی پێڕۆکردنی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە تایبەتی بەرامبەر بە گەلی کورد هەڵوێستێکی ڕوون و داگیرکەرانە هەمیشە لە خۆی کردووە. لێرە زۆر گرنگە بە بڕوای من دەسەڵاتی سیاسی کوردی هەوڵ بە پشتیوانێکی نێودەوڵەتی لە ئەستی مەسەلەکەی خۆی لە ئەستی مافەکانی خۆی لە ئەستی دەستکەوتەکانی خۆی بەدەست بهێنێەوە کاریگەرترین فشار ئەوەیە کە بتوانێت ئەو متمانەیە بەدەست بهێنێ بۆ ئەوەی بە تەنها دەوڵەتی تورکیا نەتوانێت بە ئارەزوی خۆی یاری بووگەمە بە چارەنووسی گەلانی ترەوە بکاو بە تایبەتی کورد. بە بڕوای من جەنگ لە هەموو شوێنێکا و لە هەموو کاتێکا و لە هەموو دەوڵەتێکا و بەرامبەر هەر کەسێک لە ناو هەر کۆمەلگایەکە ڕووبا جگە لە نەهامەتی و قوربانی و دەردەسەری و ڕوخانی مێژوو ڕوخانی ژێرخانی سیاسی ئابووری فەرهەنگی هەمووی لە دەستەیە هیچی تری لایەنێکی ئەرێنی نییە لە بابەتەکەیە. بۆیە ڕاستە قوربانی زۆر جار قوربانی ئەڵێن ئێمە ژنان زیاترن لەبەر ئەوەی کە بە شێوازی جۆر بە جۆر بەهۆی ژنبوونیانەوە جارێکی کە شێوازەکانی مامەڵەکردن لەگەڵیانە لە ڕووی چ داگیرکاری گشتیەوە بێ چ داگیرکاری تایبەتیەوە بێ شێوەزێکی زیاوەستر لەخۆ ئەگرێ. بەڵام ئەمە هەمیشە دوژمن لە هەموو قۆناغێکە لە هەموو مێژووی جنگا بەکاری هێناوە و پێی وا بۆ لە ڕێگەی ئەوەوە ئەتوانێ با بڵێن ملکەچی بەرامبەر بکە بۆ داخوازیەکانی خۆی. بەڵام ئەمە واقعەکە لە ڕووی ئەزمونونەکانەوە پێشوانەکەی سەلمێنراوە. بۆیە قوربانیانی گەنج هەمیشە تاکێکە لە مناڵێکەوە تا گەورە لە ژنێکەوە تا پیاوێک لە کۆمەلگەوە لە مێژۆوە جنگ لە هەموو کاتێکە نەخوازراوە ئەبێ ببێت وە چونکە هیچ لایەنێکی ئەرێنی لێ ناکرێتەوە جگە لە داڕمان و داڕوخان و شکست و قوربانی و بە هەموو شێوەکانیەوە بەداخەوە. دیوایە بەس ناتوانانی لە کاتی جنگە لە کاتی بێدەویستیە لە کاتی پشتیوانی مرۆڤەکانە لە کاتی پشتیوانی مێژووی ڕەوای گەلی کوردان ناتوانانی بڵێ بەس تەنها ڕۆشنبیران ئەرکیان چییە بەڵکو ئەوە لەو قۆناغەیە بە بڕوایمان هەموو تاکێک لە بچووکێکۆ تا گەورە ئەگەر ئینتیمای بۆ نیشتیمان هەبێت ئەگەر ئینتیمای بۆ مێژووی خۆی هەبێ ئەگەر ئینتیمای بۆ مرۆڤ هەبێ و مرۆڤایەتی هەبێ ئەبێ یەک هەڵوێست و یەکگرتوو بن لە ئەستی ئەو مەسەلانەی کە پێت ئەڵێ واقعەکە ئەمڕۆ لەو سبەینێ لە تۆ ئەم مێژووی گەلی کورد بە بڕوای من بەداخەوە هەمیشە خۆی دووبارە کردوتەوە. ئێستا بە شێوازی جۆر بە جۆر پیادەی ناخۆشی و قوربانی و جەنگەکان ئەکرێتەوە لە ڕۆژئاوای کوردستانە. بۆیە پاڵپشتی چ خەڵک بۆ ئەوەی کە یەکگرتوانە بتوانێت وەکو گەلی کورد هەڵوێست بێت لە ئەگەڵ ڕۆژ ئاوای کوردستانە چ وەکو باشووری کوردستان کە ئەبێ یەک هەڵوێست بێ و فشار بخاتە سەر دەسەڵاتی سیاسی کوردی و حکوومەتی کوردی لە ئێستاە کە بچووکترین ئەرک کە لە سەرێتی و لە ئەستۆیەتی و مێژوو بەرپرسیارەتی بۆ ئەنووسێتەوە ئەوەیە کە ئەو سنووری سمەلکای کە داخراوە بیکاتەوە.